ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە هەمە ڕەنگ و جوانە پڕچێژەکەی ڕۆژ باش. ئەم ڕۆژ هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرگ و بابەتە پڕزانیاریەکانی ڕۆژ باش بۆ هیوایم کە ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە تەندروستیەکی باشەوە و پڕ چالاکی و پڕوزە بن لەگەڵەوەی کە وەرزەکان وەرزی سەرمادەستی پێ کردووە و گۆڕانکاری بەسەر کەش و هەوادا هاتووە زین بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بۆیە ئێمە بە گرنگمانزانی کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت بکەین بە هاتوچۆ بە تایبەت لە کاتی بارانباریندا تا بتوانن شۆفێران بە سەلامەتی لە شەقامەکان دەرباز بن و لە کاتی بارانباریندا دوور بن لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ و ڕووداوێکی ناخۆشیش جگەلەوە ئێمە لە بینی ناکەین کە تەوەرێکی تەندروستیشمان هەیە تا ئێوە بتوانن گرنگی زیاتر بە تەندروستی خۆتان جا هەر بەشێکی جەستەمان بێ بدەین. بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. وەزارەتی نەوتی عێراق 100 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان دابین دەکات. حامد یونس بریکاری وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند. پێش چەند مانگێک بڕێکی زۆر نەوتی سپیمان ئەمبار کردو و توانای بەرهەمهێنانی پاڵاوگەکانیش زیاد کراوە. ڕاشی گەیان سوورن لەسەر دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان لە وەرزی زستان و هەر خێزانێک بڕی 200 لیتر نەوتی پێدەدرێت. ئاماژەی بەوەش کرد بڕی 100 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان دابین دەکرێت. وەزیری دەرەوەی ئەمریکا داوا لە ئەوروپا دەکات بەیەکەوە دژی تورکیا بوەستنەوە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا جوڵەکانی تورکیای لە لیبیا و دەریای ناوەڕاست سەرکۆنە کرد و ڕایگەیاند لەگەڵ سەرۆکی فەڕەنسا هاوڕێن کە جوڵەکانی تورکیا زۆر توونڕەوانە بوون. ڕاشی گەیان دەبێت ئەمریکا و ئەوروپا بەیەکەوە کاری هاوبەش دژی تورکیا بکەن بۆ ئەوەی ڕێگری لە کارەکان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست بکەن. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ڤاکسینێک بەتەنیا ناتوانێت کۆتایی بە کۆرۆنا بێنێت. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە لێدوانێکدا کە هاوڵاتیانی تووشی شۆک کرد ڕایگەیاند سەرەتا ڤاکسینی کۆرۆنا بە هەموو خەڵک نادرێت بەڵکو یەکەم جار بە کارمەندانی تەندروستی دواتر کەسانی بەتەمەن و ئەوانەی مەترسی لەسەر ژیانیان هەیە دەژڵێت بەتەنیا ڤاکسینێک ناتوانێت کۆتایی بە ڤایرۆسی کۆرۆنا بێنێت. بڕیاری 5 ساڵ زیندانیکردن بۆ ئەو ڕۆژنامەنووسە دەرچوو کە کۆرۆنای لە ووهان ئاشکرا کرد. داواکاری گشتی شەنگەهای لە چین بە تاوانی ئەوەی چانگ چانی ڕۆژنامەنووس لە تۆڕی کۆمەڵایەتیەکانەوە بڵاوی کردوتەوە کە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری ووهان بڵاوبۆتەوە. بڕیاری 5 ساڵ زیندانیکردنی بۆ ئەو ڕۆژنامەنووسە دەرکرد لە کاتێکدا پارێزەری پێشووی ئەو ڕۆژنامەنووسە تەمەن 37 ساڵە هەموو تۆمەتەکانی پشت ڕاستکردنەوە بەڵام دادگا زانیاریەکانی ڕەتکردەوە. ویلایەتی نیڤادا ڕێگە بە هاوسەرگیری هاوڕەگەزخوازان دەدات. نوێنەرانی ویلایەتی نیڤادا لە ئەمریکا توانیان هاوڕەگەزخوازی بە یاسا بکەن و قەدەغەی هاوسەرگیری لە نێوان هاوڕەگەزخوازان هەڵوەشێنەوە. نیڤادا بووە یەکەم ویلایەتی ئەمریکا کە ڕێگا بە هاوسەرگیری ئەو توێژە بدات و پرۆسی هاوسەرگیران بە یاسا بکات. پێشتر باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا چەند جارێک پشتیوانی لە کەمپەینی هاوڕەگەزخوازان کردبوو. کورتیا کۆتایی هاتوو ئێستش بەرگە و بابەتەکانی دیکە دەست پێ دەکەم. هەندێک لە خوێنەری کتێبەکان بە مەبەستی پاراستنی کتێبەکانیان وە چاکردنەوەیان لە فەوتان هەموو ڕێگەیەکە گرنەبەر. ئاکۆ عەلی شارەزایەک لە بەرگرتنەوەی کتێبەکان و دانیشتووی شاری سلێمانیە ماوەی 20 ساڵە ئەم کارە دەکات. دەڵێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پیشەکەم بەرەو لە ناوچوونە چێت چونکە هەموو قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندنیش داخراون و کتێبەکانم بۆ نایەت تا چاکیان بکەمەوە. تەنیا کەسانێکی کەم وەک کڕیاری بەردەوام ماوە کە دەیانەوێت بەرگێکی نوێ بکەمەوە بە بەری کتێبەکانیاندا و بۆیان نوێ بکەمەوە.
پەڕاوە کۆن و لێک هەڵوەشاوەکان کۆ دەکاتەوە و جارێکی دیکە بە بەرگیان دەکاتەوە تونند و تۆڵیان دەکاتەوە. ئاکۆ عەلی شارەزای کتێبەکانە و ماوەی 20 ساڵە کاری بە بەرگگرتن و چاکردنەوەی کتێبە کۆنەکان دەکات. ئەو لە ناو بازاڕێکی سلێمانی چاوەڕێی کڕیارەکانی دەکات. بەڵام ڤایرۆسی کۆرۆنا کارەکەی ئەوی کەم کردووەتەوە. وەک خۆی دەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا قوتابخانە و ناوەندەکانی خوێندن داخراون. ئەوە شکارەکەی منی کەم کردووەتەوە. بۆی ئەم ڤایرۆسەوە ئیشەکان مەکتەب وەستاوە، دائیرەکان وەستاوە، ئەوان بوەستێ سجلەکانی ئیشەکانی ئێمەش ئەوەستێن. ئەیتمەگەر یەکێک لە ماڵەوە یەکێک ئەوە بێنێت دڕابێت ئەوە بەیان مەکتەبێک ئەوە شتێکی قەیدێکی هین بوو بێت دڕابێ بێت چاکی کاتەوانەیە ئەتی وردە وردەوا لەگەڵی ئەڕۆی. کتێبەکان ئەگەرچی کۆنیش بن بەڵام هێشتا نرخ و بەهای خوێندنەوەیان لەدەست نادەن. بۆیە زۆرێک لە خوێنەران بۆ پاراستنی کتێبەکانیان ڕوو دەکەنە لای کەسانێک کە دڵیان لە پوختەی کارەکەیان پاک بێت. بۆ هەر کتێبێک بە قەبارەی ئایفۆر بڕی 5,000 دینار وەردەگرن و بۆ قەبارەی ئەیسری بڕی 10,000 دیناریش وەردەگیرێت. هەچ کتێبێ شتێک هەبێ هی خۆم یان ڕەفیق و برادەر و شتێوە کە بۆ مێنەیە هێنمە لای کاگاکۆ بۆم بەرەکتێگرێت و بۆ ماوەی زۆرە مێنێتەوە کتێبەکەشە پارێزە هیچی لێ نایە کتێبەکە بە پاچێ مێنێتەوەێ و بەبێ پەڕەکانیشی بتڕ بەرگەکەی تێک بچێت. من ئێستا بەس هەر وازم لێ نێناوە ئیشە دەستەکە هەنێک کەسەیە حەزی لە ئیشی دەستە هەیە بە ئیشی دەست و بە ئیشی دەست توم و تۆڵترە ڕێک و پێکترە ئیشە دەستەکەیان زیاتر بەدڵە یان ئیشە دەستەکە لای منەکە نایبن بە جیازەکە بیکە. چاکردن و بە بەرگگرتنەوەی کتێبەکان بۆ ماوەیەکی دیکە کتێبەکان دەهێڵێتەوە و تەمەنیان درێژ دەکات. کەسانێکیش زیاتر ئارەزووی کاری دەستی دەکەن و نایەنەوێت بە ئامێریان لە چاپخانەکان کتێبەکانیان چاک بکەنەوە بەڵکو دەیانەوێت بە دەست و بەبێ زیان بەرگێکی نوێ بدەنەوە بە کتێبەکانیان. ئەوەش وا دەکات ئەو پیشە دەستیە بەردەوام بمێنێت. بێگومان هەر یەک لە ئێمە کە کتێبێک ئەخوێنێتەوە یاخود هاوڕێتی کتێبەکانیەکە کتێبەکان وەک سەرمایەکی گەورە سەیرەکات یاخود کتێبەکانی زۆر خۆشەویستن بە تایبەت کتێبێکی کۆن کە لە سەردەمێکی پێشتر خوێنراوەتەوە ئەو کات ئێمە حەزەکەین هەمیشە بیپارێزین یادەوەریەکمان هەیە لەگەڵ یاخود جیهانێکی تایبەتمان هەیە لەگەڵ ئەو کتێبەدا بۆیە نامانەوێت هەرگیز تووشی فەوتان و لە ناوچوون بێتەوە بۆیە هەمیشەی پارێزی وە کتێبەکانیش بێگومان سەرمایەکی گەورن لە ماڵی هەریەکێکمانە بۆ هیواین کە هیچ ماڵێک بەبێ کتێب نەبێت بە تایبەت ئەو کتێبە یاخود ئەو پەڕاوە کوردیە جوانانەی کە دەست و خامەی نووسەری کوردی پێوە دیارە. وەکو زانین کە چەند ڕۆژێکە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گرتوتەوە و پێشبینی شەکرێ بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت بۆیە ئێستا بابەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانیش ببینین زین لەکوێ بارانبارین دەست پێ دەکات و بەردەوامە بێت.
بێگومان تەندروستی ئێوەی بینەر و بیسەر هەمیشە جێی بایەخی ئێمە بووە بۆیە لە پرۆگرامی ڕۆژباش بەردەوام گرنگی با لایەنێکی تەندروستی ئێوەی خۆشەویست دەدەین تا بتوانن هەمیشە پارێزگاری لە تەندروستی جەستەمان بکەین جاددانەکان بە یاخود پێستمان بە یاخود ئێسپێ هەموو بەشەکانی جەستەمان بێت بۆیە ئەمڕۆ چۆنێتی پاراستنی ددانەکان دوای بەتایبەت دوای نەشتەرگەری جوانکاری بۆ ئێوە باس دەکەین کە میوانداری بەڕێز دکتۆر مەریوان حەمد حەمدیانمان کردووە کە پزیشکی جوانکاری و چاندنەوەی ددانە لێرا لە ستۆدیۆ لەگەڵما بەخێر هاتی دکتۆر بەیانیت باش. زۆر سپاس. دکتۆر سەرەتا با لەوە دەست پێ بکەین چەند جۆر نەشتەرگەری جوانکاری هەیە بۆ ددان یاخود ئەگەر نەشڵێن جوانکاری چەند جۆر نەشتەرگەری هەیە؟ ئێمە بەڕاستی جوانکاری بوارێکی فراوانە زۆر شت دەکرێتەوە لای خۆمان زۆرتر خەڵک بیری بۆ هۆلی چمایلە چێکە ئێمە باسی جوانکاری ددانەکەین بە جوانکاری ددان کۆمەڵی پرۆسەیە ئەنجام دەدرێت بە ئەو کەسانی کە ئاسوودەنین بە پێکەنینی خۆیان بە دەرکەوتنی ددانەکانیان بۆیە ئێمە هەڵدەستین بە ئەنجامدانی کۆمەڵێک کار کە لەوانەیە یەک لە کارەکان ببێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە چارەخوازەکە ئاسوودە بێ بە پێکەنین و بە دەرکەوتنی ددانەکانی ئێمە بەنسبەت ئەو پرسیاری جەنابەت کردت ئی نەشتەرگەری ئێمە زۆربەی جار کە چارەخوازەکانیانە لای ئێمە ئەبینی بەڵانسێک یانیش هاوسەنجیەک نییە لە دەرکەوتنی تووچیان لەگەڵ ددانیان ئێمە هەڵەسین بە ئەنجامدانی نەشتەرگەری یاخود ئەوانەی کە بڵین جۆرێک لە ددانەکانی سەرەوە خوارەوەیان بێکەوتنیان بە جۆرێکە کە پێویستی بەوە ئەبێکە بە نەشتەرگەری چارەسەری بۆ بکرێ جۆریش تر هەمانە ئەو کەسانەی کە ئێستا ددانیان نییە لەبەر کە ددانیان نیە ئێمە هەڵەسین بە چاندنەوەی ددانەکانیان ئەنجا بە نەشتەرگەری بیا بێ نەشتەرگەری ئەویش جۆرێکە لە جوانکاری ددان چکە تۆ هەڵەسی بە جێرانەوەی خەندە و پێکەنین و هەروەها دروستکردنی دانەکانی بۆ ئەوی کە بتوانێت نانی پێ بخۆ. کاتە دکتۆر پێمان بڵێ چ کاتێک پێویستە کەسێک نەشتەرگەری بکات بۆ ددانەکانی جا لە ڕووی جوانکاریەوە بێت یاخود لە ڕووی تەندروستیەوە بێت؟ هەروەکو باسم کرد ینی هەر کەسێک ئێمە لە لای ئێمە کاندیدە بۆ ئەوی نەشتەرگەری و یان پرۆسەی جوانکاری بۆ بکرێ ئەگەر ئاسوودە نەبێت لە دەرکەوتنی ددانەکانی ئاسوودە نەبێت لە پێکەنینی یانیش نان خواردنی بە شێوەیەک لە شێوەکان نتوانێت بە جوانی ئەنجام بدا بۆیە ئێمە هەڵەسین بە ئەنجامدانی ئەو پرۆسەیە بۆیان یعنی شتێکە پەیوەندی بە خودی ئینسانەکەەوە هەیە باشە هیچ مەترسیەکێ بێ لەسەر جەستەی ئەگەر بۆ نمونە کەسەکار تەنها بۆ جوانکاری بیکات ئەو نەشتەرگەریە مەترسیە بێ بۆی بۆستر جەستە یاخود زیان بە پووکی بگەێنێت ئێمە ئەو پرۆسەیە کە ئەنجام دەدرێت بۆ جوانکاری وەکو باسم کرد پێش زۆربیان بێ نەشتەرگەریە زۆربەی ئەو پرۆسانەی کە ئەنجام بدرێت بە جوانکاری ددان بێ نەشتەرگەریە تەنیا چەندانەیەکی نەشتەرگەری تێدایە ئەوانەی کە بێ نەشتەرگەرین بۆ نمونە توێژاڵێکی تەنکە لەسەر دداندا دەندرێت کە ناو خەڵک باوە بە هۆلی چمایل یاخود ڕێخستنی ددانەکانە بەتەلی ددان کە وەشوا دەکات دانەکانی ڕێکپێکتر و جوانتر بە دیار بکەوێ ئەمانە هەمووی نەشتەرگەری تێناکەوێ بۆیە ئەگەر نەشتەرگەریشی تێ بکەوێ ینی ئەنجام بدرێ ئەوە بە تاکێت هیچ مەترسێکی نییە لەبەر ئەوەی ئەو پزیشکی کە ئەنجامی دەدا بێگومان کۆمەڵی خۆپارێزی پێشتر ئەنجام داوە ئەنجا چێتە بابەتی کاتە و خۆپارێزیانە چییە بۆ نمونونەکە کەسەکە نەشتەرگەریەکە چۆن نتوانێت دوای ئەوە پارێزگاری لێ بکە و نەشتەرگەریەکەی کە بە شێوەیەکی سەرکەوتوانە بوو ددانەکانی بەو شێوەیە بهێڵێتەوە؟ بەڵێ ئێمە بەڕاستی چارەخوازەکانی خۆمان ڕێنماییەکەین کە ئەگەر نەشتەرگەریشی نەکردێت ئەگەر هاوڵاتیەکی ئاسایش بێ پێویستمان بەوەیە کە 6 مانگجارێک سەردانی پزیشک بک بەوەی بەدواداچوون بۆی شوکارەکان بکە یاخود هەر کێشە و گرفتێک هەبێ بە زووی دەستنیشان بکرێت بەڵام ئەگەر نەشتەرگەری کردبوو پێویستمان بەوەی زوو سەردانی پزیشکی خۆی بکاتەوە و لە ماڵەوە ئەو احتیمامدانی بەدانەکانی زیاتر بێ پاکوتەمیزی ناودەمی زیاتر ڕابگرێ ئەویش بە شۆرین و بە کۆمەڵێک غەرغەرە و شتی وایە ئێمە ئەتوانین ڕێنمایی بکەین بۆی کە لە کێشە و گرفت بە دوور بێ. باشە دکتۆر وەکوە بینین وێنەکان لەسەر شاشەی کوردستان 24 بە دەرەکەون کە دیارە کەسێکی بەتەمەنە یاخود ئەو ددانانەی تر زۆر جار لێرە گەنجەکان یاخود هەر کەسێکی دیکە بێ گرنگی زیاتر بە ددانەکانی پێشەوە ئەدەن جوانکاری تیاکەن یاخود چاکیەکەنەوە بۆ هیچ کاتیانی گرنگی بەوە نایان کە هەموو ددانەکان بە شوەیەکی تەندروست بمێنەوە نەکات تەنها ڕیزێکی پێشەوە بۆ جوانی بمێنێتەوە.
لە ڕاستیدا پێشتر ئەو بابەتە بەتاکیت وابوو بەس ئێستا خەڵکێک خۆشبەختانە هەم جوهدی ئێوەش بەڕاستی ئەو کەناڵە تەلەڤیزیۆنیەکان لەبیر ناکرێ هەوڵتان داوە کە ڕەشەمبیریەکی دروستی بڵاو بکەنەوە ئێمە بۆ دروستکردنەوەی دانەکان کە بەڕێزیشی ئاماژەت پێکرد پێشتر هەوڵمانەدا کە جسریان بۆ دروست بکەین بۆ دانەکانی پێشەوە بیان دانەکانی پشتەوە ڕاستی ئەمە جۆرێکە لە ینی گرنگجیدان بە دانەکانی پێشەوە زیاتر لەبەر ئەوەیە کە کۆمەڵێشت تەدەخل دەکات یەک لەوانە کە لەوانەیە بۆ دانی پشتەوە زیاتر ناخواردن گرفتی ناخواردنی بۆ دروست بێت بەڵام گرفتی دەرکەوتنی لە ناو کۆمەڵگا و متمانە بەخۆبوونی بەو شێوەیە تاسیر لێ نەکە لە کاتی قسەکردن لە کاتی پێکەنین ئێمە ئەزانین جگە لە فەرمانی دان تەنیا نان خواردن نییە بەڵکو دەرکەوتنە کاتی پێکەنینە قسەکردنە ئەمانە هەمووی ئەگەر لە دانی پێشەوە بێ بەتاکیت تەسیر دەکات بۆیە ئەویش هەوڵەدا کە بۆ دانەکانی پێشەوە زیاتر بەدەمیەوە بچێ و دروستی کاتەوە باشە دکتۆر ئەو ددانانەی پێشەوە کە ڕێک بێت یاخود بە شێوەیەکی جوان دروست بکرێتەوە تا چەند وان کات کەسەکە بە گەنجتر دەرکەوێت یاخود ڕوخسارێکی پیرین بشارێتەوە پێکەنینی جوانتا لەسەر شاشەکە بوو پێش ئەو دادەیە ئەمە ڕێک وەڵامەکەی تۆیە یعنی ئەو پیاوێکی اختیارە هات چانەوەی ددانمان بۆ کرد پێش 4 ساڵ ئەمە وێنەیە کە لەو لایە لە لای دەستە ڕاست ئەمە پێش 4 ساڵ بۆی کراوە ئەمەی تر پاش 4 ساڵ بۆی کراوە ینی ڕسمەکە گیراوەتەوە ئەگەر ببینی لە ڕوخساری لە دەموچاوی لە هەموو ئەوانەی کە توی بینی گەنجتر بە دیارکەوتووە ئەمە کۆمەڵێشت ئەبینی تاسیری کردووە ئەم کەسەکە پێشتر دانی نەبوو ئێمە هەوڵماندا چانەوەی دانی بۆ بکەین بەڕاستی کە باشترین چارەسەرە بەوەی کەسێک دانی لە دەست بدات نان خواردنی باشتر پێدەخورێت ئێستا متمانەی زیاتر بەخۆیە یعنی کەسەکە هەز دەکەی دڵخۆشترە بۆیە لە ڕەنجی لە ڕوخساری لە پێستی لە هەمووی بە دیار دەکەوێت ئەو کەسەکە پاش 4 ساڵ ئەبینی ڕنگ و ڕوخساری گەنجتر بە دیارکەوتووە لەبەرەوەی لە ناو کۆمەڵگا بە متمانەوە پێکەنێ قساکە کە پێشتر لەوانەیە جوروگرفتی هەبوو بێ ئەمانە هەمووی تاسی لە ناخی ئینسانەکە دەکەن جگەلەوەی کە هەروەکو پێشتر باسم کردان فەرمانی خواردنجوینی تێدایە کە ئەوەی کە ئەگەر کەسێک دانی نەبێت لەوانەیە نەتوانێت خواردنەکان بە شێوەیەکی دروست بهاڕێ و بەشێکە لە کۆندامی هەرس بۆیە ئەو ڤیتامین و ئەو مادەکان زایانی کە پێویستە بۆی کە بگاتە پێست بۆ شێوەیەکی دروست نایگا ئەمە بەڕاستی ئەم وەکو پێم وتی ئەو وێنەیە باشترین وەڵامە کە ئێمە بڵین ئەگەر کەسێک دانی هەبێ بە تاکید متمانە و متمانەی زیاتر بەخۆ باشە دکتۆر بۆی نەگەینە ئەو کاتێک کە پێویستمان بە جوانکاری بێت یاخود شاندنەوەی ددانەکان بێت چی بکەین پێش ئەوە چۆن بتوانین لە سەرەتاوە مناڵەکان ڕاهێنین هەتا تەمەنی هەتا پیربوونیش کە گرنگی بە شوشتنی ددانەکان پاکردنەوەی بدرێت ئایا ئێستا هاوڵاتیانی ئێمە تا چەند لەگەڵ ئەویان کە منداڵەکانیان لە چەند ساڵیەوە فێرکەن ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوان وڵی ئێمە پێمان باشە هەر لە منداڵ زوو کە دەست بە دانەکان دەست بە دەرکەوتنەکەن بیدایەتەکانی لە تەمەنی 2 ساڵ و نیوی 3 ساڵی ئەوە پێویستە دایک و باوک خۆی بە شێوەیەک لە شێوەکان شەرنیە فڵسە بەکاربێنێت توانێت گۆزێک یان پارچە قماشێک تەڕکە دانی مناڵەکەی پێ بسڕێتەوە پاش هەر شیر خواردنێک بەنسبەت کە گەورەترە بێ هەوڵدا خۆی لەگەڵی بێ خۆی دانی بۆ بشوە تاوەی دەکاتە تەمەنێک کە بتوانێت فڵسە بگرێ فڵسە ماجوونەکە بگرێ اینجا ئێمە هەوڵ دەین کە لەبەر چاودێری ئێمە دان بشۆ وەلو ئەو هەویری ددانەی کە بۆ مناڵ بەکاردێ ئەگەر قوتیشی دا زەرری نییە بەس ئێمە هەر هەوڵ دەین کە پێی بڵێن قوتی نەدا لە بیدایەتەکان تا ئەوەی کە ڕادێ ئەجا فێری بکرین چۆن فڵچە ئەگرێ و چۆن گرنگی بە دەمودانی دەدا بە تاکید دایک و باوکەکە لێرە دەورێکی کاریگەری دەبێ بۆ ئەوەی کە مناڵەکە ڕابێنێ کە لەبەر چاوی ئەو پرۆسی دانشۆرین و گرنگیدان بەدانی دەکات بە تاکید ئەویش چاو لە دایک و باوکی دەکات بەڵێ دکتۆر باسیەوەت کرد هەویری ددان چنێک گرنگە بە تایبەت بۆ منداڵان ڕێنمایی تۆ چییە بۆ دایکان و باوکان چه هەویرێکی ددان بەکاربێنن بۆ منداڵەکەیان ئایا جیاوازی بکەن لە نێوان تەمەنەکانیاندا و جیاوازی بکەن لە نێوان ئەو هەویرەی کە بەکارێنێ بۆ منداڵەکەی تا چەند لەگەڵ تەندروستی گونجاوە بەنسبەت هەویری ددان بابەتێکە کە بەڕاستی پێویستی بە بەردامەیەکی ترێنی ئێستا جۆرەها هەویری ددانمان
پەیدا بووە بە پێی حالەتی کەسەکەی ئێمە هەویری ددانەکە ڕێنمایی دەکەین اینی شەرت نییە هەویری ددان بۆ هەموو کەسێک بۆ مناڵ بۆ گەورە بوو بە گەورەکانیش بۆ هەموو حالەتێک ئێمە بینوسین ئەوەی کە واری دەکە هەیە لە سوپەرمارکێتەکان ئەوەیە کە ینی لە سەیدەلەکان بە پێی تەمەنی مناڵەکە ئەبێ ئەو ماجونی ددانە بەکاربێت هەروەها ئەبێ بە شێوەیەک بەکاربێت کە زۆر نەخرێتە سەر فلسەکە لە بیدایەتەکان هەر هەندەی دەنکە نیسکێک کافیە بەوەی لەسەر فلسەکە دابدرێ و مناڵەکە فێر بکرێت چۆن دانەکانی بشوە و هەوڵ درێ بەڕاستی لای ئێمە ینی گرنگ فلسە زیاتر گرنگترە لەوەی کە ماجون گرنگ بێت بەڕاستی ئێمە هەوڵ دەین زۆرتر جۆری فڵچەکانمان ڕێکەکەیت و هەوڵ درێ مانگێک مانگونی یەک جارێک بگۆڕدرێ هەر کاتێک بینی مان ڕیشاڵەکانی تێک چووە عزیێتی خواردووە ئێمە بتوانین کە بیگۆڕین بە فڵچەیەکی کردداری دانشۆرین زیاتر کرددارێکی میکانیکیە لەوەی کە کرددارێک بێ ماجونەکە هەویری دانەکە زیاتر یارمەتی دەرە ڕاستە بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت ببوورە لەبەر کەمی کاتەکەمان کە توانیمان تەنها ئەوەنە دەرفەت هەبێ باسی ددانەکان بکەین هەرچەندە گفتوگوی زیاتر هەڵدەگرێت بۆ تەندروستی ددانەکان بۆ هیواین کە بینەران و بیسەرانیش سوودی تەواویان وەرگرت بێت لە ڕێنمایەکانی دکتۆر و هەمیشە پارێزگاری لە ددانەکانمان بکەین سپاس بۆ دکتۆر مەریوان حەمید کە ئەمڕۆ لەگەڵمان بوو پسپۆڕی نەخۆشیەکانی ددان و جوانکاری دووبارە سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن. بەڵێ وەکو لە سەرەتاوە باسم کرد کە جەختی لەسەرەوەکەینەوە کە چەند ڕۆژێکە بارانبارین دەستی پێ کردووە ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر هاتوچۆ یاخود شەقامەکان کە قەرباڵغێکی زۆر دروستە بێ و ڕێنمایی هاتوچۆ لە کاتی بارانباریندا هەریەک لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ و بەرگری شارستانی لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بارانبارین ڕێنمایی بە شۆفێرانەدەن بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراو نەبن و پارێزراو بن ڕێنماییەکان بە شێوەیەکی گشتی بریتین لە ئەم ڕێنماییانە کە بەیانیان پێش دەرچوون پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان بکەن پێشۆی بچینە دەرەوە پشکنێنیکەی تەواو بۆ ئۆتۆمبیلەکانمان بکەین وەجگەرەوە لە کاتی شۆفێریدا تەواو پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ و پشتێنی سەلامەتی ببین ئەبێ دڵنیا بین لەوەی کە پشتێنی سەلامەتیمان بەستووە و تەواو ئۆتۆمبیلەکەمان پشکنیوە جگەلەوە داخستنی تەواوی جامەکان کە دەبێتەوەی دروستبوونی تەم ئەمەش وا کات کە باش دەرەوە نەبینین هەر کاتێک کەش و هەوا تەماوی بێت لایتەکان داگیرسێنن و هەروەها هەمیشە لە کاتی بارانبارین هەوڵدا نێوانی تۆ لەگەڵ ئۆتۆمبیلێکی پێشەوە هەبێت واتە ئەو قەرباڵغیە دروست نەبێت لەسەر شقامەکان کە ئۆتۆمبیلەکان زۆر نزیک بن لە یەکەوە لە کاتی بارانبارین لە ناکاو مەوەستە چونکە ئەگەری ڕووداو هەیە ئەگەر کەش و هەوا باراناوی بوو لە ناکاو ئاراستەی ڕێگا مەگۆڕە جگەلەوە ئاستی خێرایی کەم بکەرەوە و بە هێواشی شۆفێری بکە تا بە سەلامەتی بگەیتە شوێنی مەبەست. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ڕێنمایانەی کە بۆ ئێوەم باس کرد ئەمڕۆ میوانداری بەڕێز بەهمەن عەبدوڵڵا کە ئەفسەرە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ لە سلێمانیە لە سلێمانی لە ستۆدیۆکانمان لەگەڵمان دەبێت سڵاوت لێبێ کاک بەهمەن بە هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی باش دەست پێ بکەیت پێمان بڵێ سەرەتا چۆن شۆفێران لە وەرزی سەرماوە کاتی بارانباریندا خۆیان بپارێزن ڕێنمایەکانی ئێوە چییە؟ سڵاو لە ئێوەش بەیانی جەنابەت و بینەرانی کەناڵەکەتان باش دیارە ئەوەی کە جەنابتان خوێنتانەوە وەکو ڕێنمایی وەکو هۆشیاری شۆفێران لەسەر شۆفێریکردن لە کاتی بەفروباران و لە کاتی گۆڕانی وەرزی هاوین بۆ زستاندا کارێکی باش بوو دەستان خۆش بێ هیوادارین سەرجەم کەناڵەکان گرنگی بە ڕێنمایی هاتوچۆیەکان بدەن ئەگەر بۆ چەند خولەکێکیش بێ لە بەرنمەکانیاندا دیارە لە وڵاتی ئێمەدا کەش و هەوا زۆر بە خێرایی گۆڕانکاری پێدادێ واتە لە هاوینێکی گەرمەوە دەچینە ناو بەرەوزستان دەڕۆین و بارانبارین دەست پێ دەکات تاوەکو چەند مانجێک درێژەی هەیە و بێگومان بەفر دەبارێ و ڕێگاوبانەکان ڕەنگە مەترسی زیاتریان لەسەر دروست بێ بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل دیارە سەرکی ترین خاڵ کە ئێمە لە کەشی باراناویە جەختی لێەکەینەوە و
دەمانەوێت شۆفێران پابندی بن ئەوەیە کە خێراییەکانیان لە وەرزی باران لە وەرزی سەرمادا کەم بکەنەوە. تۆ ناکرێت لە ڕۆژی بارانباریندا بە هەمان خێرایی ڕۆژانی پێشووتر لێ بخڕی لەبەر ئەوەی کە جوڵەی ئۆتۆمبیلەکە ڕەنگە کارلێکی تایەکانت لەگەڵ ڕەوشی شەقامەکەدا لەگەڵ قیرەکەدا وەکو پێویست کارلێک نەکات و درەنگتر وەستانەوەی ئۆتۆمبیلەکە ڕوو بدات. بۆیە هەمیشە باز لەوە دەکەن توێژینەوەکان کە لە کەشی باراناویدا پێویستە شۆفێران لە خێرایی پێشووتر یا تەنانەت لە خێرایی دیاریکراویش کەمتر لێ بخڕن. خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ شۆفێران بەداخەوە هەتاوەکو ئێستا لە وڵاتی ئێمەدانە ئامادەکردنی ئۆتۆمبیلە لە وەرزی هاوینەوە بۆ وەرزی زستان. یعنی تۆ ناکرێت بە هەمان پایەی وەرزی هاوینەوە ئۆتۆمبیلەکەت لێ بخڕی. بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەندی بە خراپبوون و کۆنبوونی پایەکانەوە هەیە. لە زۆر کات گوێمان لەو قسەیە دەبێت کە دەڵێ ئیستۆب نەیگرت یان با بڵێن زۆر خشانی ئۆتۆمبیلەکە. لە ڕاستیدا ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بەتایەکە و جۆری قیرەکەەوە هەیە. ئەو کارلێکەی کە پێویستە با بڵێن جۆری تایەکە لەگەڵ قیرەکەدا بیکە ئەو کارلێکە نەماوە، بۆیە ماوەیەکی زۆرتری دەبێت تا کارلێکەکە دروست دەبێت و ئۆتۆمبیلەکە دەوەستێتەوە. لە ڕاستیدا مامەڵەکردنی شۆفێرانی ئێمە شۆفێرانی هەرێمی کوردستان بۆ وەرزی زستان یا بۆ وەرزی بەفروباران زانیاریەکانیان تا ڕادەیە کەمە، هەڵبەتە بەشێکیان دەڵێن. چکە ئێمە لە وڵاتێکدان کە هەر چوار وەرزەکەی تایە، بە تایبەتی وەرزی زستان کە باران و بەفری تایە و هەرێمی کوردستان بەشێکی ناوچی شاخاویە، پێویستە شۆفێران زیاتر زانیاریان هەبێ و ئۆتۆمبیلەکانیان باشتر ئامادە بکەن، بە تایبەتی ناوچە شاخاویەکان. لە کاتی باران بۆکو دەزانین بەشێک لە شەقامەکان باران تێدا کۆ دەبێتەوە کە ئێمە لێرەوە داوا لە شارەوانیش دەکەین کە بەر لە هاتنی وەرزی بارانبارین سەرجەم ئەو منهۆڵانە پا بکاتەوە بۆ ئەوەی کە باران لە شەقامەکاندا کۆ نەبێت. خۆ ئەگەر کۆ بۆ ئێوە لە شەقامەکاندا بەشێکی زۆر لە شۆفێران بە هەمان خێرایی لەو شوێنەدا تێداپەڕن. ئەمەش جارێکی تر مەترسی لەسەر خۆیان و لەسەر کەسانی تر دروست دەکات، چونکە بەشێک لەم شوێنانە ئەگەری ئەوەی هەیە کە چاڵ و چۆڵی تیاابێ ئۆتۆمبیلەکە زەرروزیانی پێ بگات و تووشی ڕووداوی هاتوچۆ ببێ. بەڵێ کاک بەحمەد جیا لە ئەو ڕێنمە یاخود ئەو ڕێکارانەی کە ئێوە لەگەڵ کارمەندانی بەرگری شارستانی یاخود شارەوانی ئەیگرنە بەر تا چەند کاریگەری هەیە مەرجی تونند و تۆڵی لە ئۆتۆمبیلدا لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەگەر وەکو باستان کرد ئەو ئۆتۆمبیلە ئەگەر بێت و بۆ وەرزێکی دیکە ئامادە بکرێت بە مەرجە تونند و تۆڵیەکانەوە تا چەند ڕووداوەکانی هاتوچۆ کەم دەبنەوە. لە ڕاستیدا ئۆتۆمبیل گرنگیکی زۆری هەیە بۆ سەلامەتی شۆفێر، بۆ سەلامەتی مرۆڤ، چونکە ئەم ئۆتۆمبیلە ئامێرێکە لە ئاسن و لە کۆمەڵی پارچەی پێکەوەنراو پێک هاتووە و ئەم پارچانە ئەگەری خراپبوونیان هەیە و کە خراپیش دەبێتەوە پێویستە چارەسەری بۆ بدۆزیتەوە. بەشێکی زۆر لە شۆفێرانی ئێمە وەکو باسم کە لە سەرەتادا لە هەندێک وڵاتە بە ناچاری بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ باڵێن تایی ئۆتۆمبیلەکان لە وەرزی هاوینەوە بە وەرزی زستان بە شۆفێران دەگۆڕێ بۆ لەبەرەوەی ئۆتۆمبیل تایی ئۆتۆمبیل هەیە بۆ وەرزی زستاندا و هەیە تەنها بۆ وەرزی هاوین و گەرمایە. لەبەرەوە تۆ بیر نەچێ ئۆتۆمبیل وەکو باسم کرد کۆمەڵە پارچەی پێکەوەڕکاوە کە بۆ سەلامەتی ئێمە و بەکاری دەهێنین بۆ ژیانی ڕۆژانی خۆمان، بەڵام دەکرێت ئامادەکاری بۆ بکەین بۆ ئەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبین. فڵچەی ئۆتۆمبیل کە زۆر گرنگە بەشێکی زۆر لە شۆفێران ڕەنگە گرنگی پێنەدەن کە پارچەیەکی زۆر گرنگە لە ئۆتۆمبیلدا کە بەرچاوی شۆفێر ڕوون دەکاتەوە. ئامێری گەرمکەرەوە لە ناو ئۆتۆمبیلدا زۆر گرنگە لە زستاندا لەبەرەوەی کە ئەو تەمەی کە لە دەرەوە دروست دەبێت کاریگەری لەسەر ناو ئۆتۆمبیلەکە هەیە هەندێک جار ئاستی بینین کەم دەکاتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ شۆفێران با بڵین پابندی بن ئەوەیە کە لە زستاندا توانای بینین کەم دەبێتەوە بە تایبەتی لە کاتی بارانباریندا لەبەرەوەی ئەو تەمەکە دروست دەبێت ئاستی بینین بۆ شۆفێر کەم دەکاتەوە. بۆیە جارێکی کەش ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر ئەوە هەیە کە شۆفێران نەتوانن وەکو پێویست شەقامەکە ببینن و گۆڕینی ئاراستی ڕێگاکانیان وەکو پێویست نابێ شڵەژان دروست دەبێ، ئەمەش دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ. سەرێکی ترین خاڵ لە کاتی شۆفێریکردندا لە وەرزی باران و بەفردا ئەوەیە کە شۆفێر زۆر لەسەرخۆ بێ، زۆر هێمن بێ، نابێ بشڵەژێ، ئەکرێ لە یوتێرنێک لە فەرعێک
کە بەنیازی بۆ سەردانی کاتی پەڕانوە ناکرێت لە ناوەڕاستی شەقامەکەدا ئۆتۆمبیلەکەی بۆ سێنێت و بگەڕێتەوە بۆ ئەوێ لەبەرەوەی لە دوای ئەوە وەکو باسم کرد بەهۆی کەمبوونەوەی ئاستی بینینەوە ئەگەری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ هەیە. بەڵێ کاک بەهمەن مەرجەکان هەمیشە بۆ شۆفێران گرنگن مەرجی تونند و تۆڵی بێ یاخود ڕێنمایەکانی هاتوچۆ بێت کە پێویستە پەیڕەوی بکات. لەگەڵەوەدا ئێوە وەکو بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیسی هاتوچۆ جا لە سلێمانی یا لە شارەکانی دیکە بێ لە هەولێر بێ چ پلانێکتان هەیە هیچ بەرنمەیەکتان هەیە بۆی کە بتوانن بەو شێوەی کە باستان کرد بیکەنە مەرجێک بەسەر شۆفێرانەوە کە ئەبێت لەگەڵ گۆڕینی وەرزەکاندا مەرجەکانی تونند و تۆڵی باشتر بکەن و بێن سەردانی ئێوە بکەن بۆی کە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان بکەن هیچ ینی پرۆگرامێکی لەو شێوەیەتان هەیە تا ڕێنمایی تەواو بە شۆفێران بدەن؟ بەڵێ ئێمە لە دوو ڕێگەوە ئەرکی ئێمە لە وەکو با بڵین بۆ دوورکەوتنەوە یاکەمکردنەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ کار دەکەینێکیشان کارکردنمانە هەماهەنگیمانە لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکان بە بواری ڕێگاوبان و هاتوچۆ. بە نمونە ئێمە بەر لە هاتنی وەرزی بارانبارین داوا لە شارەوانی دەکەین کە منهۆڵەکان پاکاتەوە. لە پێش هاتنی بەفر و ئەگەری بەفرباریندا داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوە دەکەین و لە ڕێگاوبان دەکەین کە ئامێری پێویست لە ناوچە شاخانەوەکاندا دابنێ و ئەو وەکو با بڵێن مادەی خوێ کە ڕێگری دەکات لە دروستبوونی کۆبوونەوەی بەفر و دروستبوونی بەستەڵەکە لە ناوچە شاخانەکانە ئامادە بک بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو بەفربارین ڕوویدا شقامەکان نەگیرێ و بربەستی هاتوچۆ و ئاستەنجی هاتوچۆ دروست نەبێ. ئەمە وەکو لایەنی حکوومەت کە با بڵێن پێویستە کاری لەسەر بکە. وەکو شۆفێران کە ئێمە هەمیشە هەوڵ دەدەین لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە ڕێنمایی بدەینە شۆفێران بۆ ئەوەی هەست بەوە بکەن کە مەترسی لێخوڕێنی ئۆتۆمبیل لە کاتی شۆفێریدا لە کاتی بەفروباراندا ڕەنگە زیاتر بێ وەک لە کاتەکانی تر و ئێمە شۆفێران ناترسێنین تەنها باز لەوە دەکەین یاهوری ئۆشیاری ئەوە دەدەینە شۆفێران کە بە هەڵەشەی شۆفێری نەکەن و با بڵین بە شێوازێک شۆفێری بکەن کە کاریگەری با بڵین مەترسی نەبێت لەسەر ژیانی خۆیان و دەوروبەریان. ئێمە ساڵانە پشکنین بۆ ئۆتۆمبیل دەکەین وەکو بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە سنووری یانی لە هەموو هەرێمی کوردستاندا تاقیگەی پشکنینی ئۆتۆمبیل هەیە. ئەم پشکنینانە لە هەموو پارچەکانی ئۆتۆمبیل سیر دەکا و پشکنینی بۆ دەکا و ئەگەر پارچەیەکی کەم و کوڕی هەبێ شۆفێر ناچار دەکرێت بچێت چاکیکە. خۆشبەختانە بەشێکی زۆر لە شۆفێران ئێستا خۆیان وەکو چۆن پشکنینی خوێن بۆ تەندروستی خۆیان دەکەن بەو شێوازەش خۆیان بێ ئەوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ناچاریان بکات دەچنە تاقیگەکان خۆیان داوا دەکەن کە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکانیان بکرێ ئەگەر بێت و کەم و کوڕیەکی تیاابێ بۆی بچن چاکیکەن چکە تۆ ڕەنگە نەزانی کەم و کوڕی ئۆتۆمبیلەکەت چییە بەڵام کاتێک دەچی لەوێ پشکنینت بۆ دەکەن ئەو کات دەرەکەوێت کە ئۆتۆمبیلەکە چکەم و کوڕیکی تیا و خۆت دەتوانی بەر لەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆبی چارەسەری پێویستی بۆ بکەیت. بڵێ کاک بەهمەن کاتێک شۆفێرێک تووشی ڕووداوێکی هاتوچۆ بێت یاخود ئەگەر ڕووداوەکە کەمیش بێت ڕێنمایی ئێوە چییە لەو کاتەدا پێویستەکە ئەو شۆفێرە چی بکات پێویست بە شڵەژان نەکات پەیوەندی بە ئێوە بکات چ شتێک هەبێت لەو کاتەدا کە جێبەجێ بکات؟ یەکەمین شت ئێمە لە وەرزی زستان و بارانباریندا ئەگەری کوژانەوەی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقامەکان هەیە. ئەمە دەبێ شۆفێران هاوکار بن و ئەو شۆفێرە نابێ ژیانی خۆی و کەسانی تریش لەسەر شەقامەکە بکاتە مەترسیەوە. بە زووترین کات دەگەر ئۆتۆمبیلەکەی لە شوێنێکدا بۆ نمونە پەچی دەکەوێت دەبێ ئەگەر بۆی کرا دووری بخاتەوە یا بیخاتە قەراغی شەقامەکەەوە. ئەگەر نا شۆفێرانی دوای ئەوە دەبێ ئاگادار بن و یەکتر ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلێک لێرەدا کوژاوەتەوە. ئێمە ئەوەندەی کە پێمان بکرێ کاتێ دەچینە سەر ڕووداوەکانی هاتوچۆ یەکێک لەو گرفتانەی کە ئێمە کاری ئێمە قورس دەکا یا دوا دەخا کۆبوونەوەی خەڵکە لەو شوێنانەدا ڕووداو هەبووە بەهۆی کۆبوونەوەی خەڵکو و وێنەگرتن و بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ چەند لایک و کۆمنتێ مەترسی لەسەر ژیانی ئەو کەسانە هەبوو کە بریندار بوون لە بەروی ئەمبوڵانس وەکو پێویست لە کاتی خۆیدا نەگەیشتوتە شوێنەکە. ئێمە بە تایبەتی لە وەرزی بارانباریندا داوا لە شۆفێران دەکەین داوا لە هاوڵاتیان دەکەین کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوودا بە هیچ شێوەی خەڵک لە دەوری ڕووداوەکە کۆ نەبێتەوە چونکە جاریش کەش دەیڵێنەوە بۆ خۆی لە کاتی بارانباریندا ئەگەری وەستانەوەی ئۆتۆمبیل کەمێک لاواز دەبێت بۆیە لە کاتی ڕووداوێکدا ئەگەری ئەوەی هەیە کە کارەساتی تری لێ بکەوێتەوە
ئەمە کە زۆر گرفتی بۆ ئێمە دروست کرۆ کۆبوونەوەی خەڵکە لەو شوێنانەدا خاڵی تر کە باسم کرد پێویستە شۆفێران بەردەوام پشکنین بۆ ئۆتۆمبیلەکانیان بکەن ئەگەر کەم و کوڕێکی هەبێ بۆی چاچی بکەن چکەوەکو باسم کرد بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکان لە ناو شەقامەکاندا دەکوژێنەوە ئەمە مەترسی بۆ سەر ژیانی خۆی دروست دەکات مەترسی بۆ سەر شۆفێرانی دوای خۆی دروست دەکات ڕوودا و هەبووە بەهۆی ئەوە بووە هەندێک جا لە شەقامەکەدا ئاستی بینین ئەوەندە کەم بۆتەوە کاتی ئۆتۆمبیلەکە کوژاوەتەوە با بڵین ئۆتۆمبیلی دوایەوە خۆی پیاکێشاوە لەبەرەوە کاتێ ئۆتۆمبیلەکەت دەکوژێتەوە چواریەکانت هەڵکە بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلی دوای خۆت بتبینێ بزانێت کە ئەمە ئەم ئۆتۆمبیلی لێرە پەچی کەوتووە کۆمەڵی ڕێنمایی کەشەیە کە شۆفێران پێویستە خۆیان پابندی بن و ئەو هەڵانی کە دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ وەکو باسم کرد لە سەرتاوە خێرای ئێمە لە هەموو شتێکدا داوا لە شۆفێران دەکەین کە خێرایەکانیان کەم بکەنەوە چکە خێرایی بەشی هۆکاری بەشێکی زۆر لە ڕووداوەکانی هاتوچۆیە لەبەرەوە ئەگەر بێت و شۆفێر بتوانێت کۆنتترۆلی خێراییەکەی خۆی بکە بەشێکی زۆر لە مەترسی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ لە کۆڵ خۆی دەکاتەوە. بەڵێ کاک بەهمەن مەترسیەکان لە کاتی شۆفێریدا بە تایبەت لە کاتی بارانباریندا لە شەقامەکانی ناوخۆ لە ناو شارەکان زیاترە یاخود لە دەرەوەی شار یاخود لە ڕێگەکانی دەرەوەی شارەکان زیاترە و بەو پێی کە ئێوە لە ناو بڕێوەبراتی هاتوچۆن ئەم ماوەی کە چەند ڕۆژێکە باران باریوە تا چەند ڕووداوەکانی هاتوچۆ زیادی کردووە. هەموو سەرەتایی بارانبارینێک ڕووداوی هاتوچۆی زۆر ڕوودەدا ڕەنگە ڕووداوەکان سادە بن پێکدادانی ئاسایی بن بەڵام ڕووداوی زۆر ڕوودەدا بۆ لەبەرەوەی یەکەم بارانبارینە ئێشتا ئەو بارانە با بڵێن کارلێکی لەگەڵ قیرەکە و لەگەڵ تای ئۆتۆمبیلەکەدا نەکردووە بۆیە لە کوردەواری خۆماندا پێی دەڵێن شەقامەکە بۆ بە سابوونیا ساف بووە ئەمە وا دەکا کە خشاندنی تای ئۆتۆمبیلەکە لەگەڵ قیرەکەدا وەکو پێویست نەبێت و نتوانێت ئۆتۆمبیلەکە کۆنتترۆل بکات و بوەسێنرێتەوە بۆیە هەمیشە لە سەرەتای دروستبوونی هەمیشە لە سەرەتای بابڵین یەکەم بارینی باراندا ئەگەری ڕووداوی هاتوچۆ زۆرە وەکو باسم کە ڕووداوەکان ڕەنگە سادە بن پێکدادانی ئاسایی بن بەڵام ڕووداومان زۆرە لە دوای ئەوە لە ڕووداوەکان لە زستاندا زیاتر لە شەودا ڕوودەدەن بۆ لەبەرەوەی کە شەو ئاستی بینین کەم دەبێتەوە و بەهۆی بارانبارین و تەمەوە شۆفێر ناتوانێت وەکو پێویست شەقامەکە ببینێ و نەشارەزابوونی شۆفێرانیش بە تایبەتی لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا کە شۆفێران سەفەر دەکەن یا لە شارێکەوە دەچن بۆ شارێکی تر ئەمیش دیسانەوە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆیە بەشێکی زۆر لەو ڕووداوانی کە دروست بوون بە تایبەتی لە شەو لە وەرزی زستاندا ئەو شۆفێرانە بوون کە نەشارەزای ڕێگاکان بوون نەتوانی وەکو پێویست درێک بە ڕێگاکە بکەن ویستێتی پێچ بکاتەوە لە فەرعەکە تێپەڕی وایان نەیزانیوە ئاڕاستی شەقامەکە گۆڕاوە ئەمانە هۆکارن بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. بەڵێ کاک بەهمەن ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئامارەکانی ڕووداوەکانی هاتوچۆی ئەم ساڵ چەند بووە و چەند ڕووداو لە دەروی شار بوو چەندێکیش لە ناو شار و شەقامە گشتیەکان ڕوویداوە. لە ڕاستیدا ئامارێکم لە بەردەستانیە ئێستا ئێمە ئامارەکان مانگی 6 و مانگی 12 بڵاو دەکەینەوە هی هەموو هەرێم ئێستا بەیەکەوە هەرێمی کوردستان بەیەکەوە بڵاو دەکرێتەوە بەڵام بەنزیکەی ساڵانە ینی لە ساڵێکەوە بۆ ساڵێکی کە ڕەنگە گۆڕانکاریان هەبێ بەشێکی زۆر لەو کەسانی کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارن و ئەگەری مردن و برینداری لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا زۆرترە مردن و برینداری زیاتر لە ناو شاردا لە درنگانی شەوە دەست پێ دەکات بەشێکی زۆر لەو ڕووداوانی کە لە دوای کاتژمێر 12 شەوە ڕوودەدەن لە ناو شارەکاندا ئەگەری مردن و برینداریان لێ دەکرێت بەڵام بەشێکی زۆری ڕووداوەکانی دەرەوەی شارکە ڕوودەدەن هەمیشە مەترسی مردن و برینداریان لێ دەکرێت بۆیە ڕێگاوبانەکانی دەرەوەی شار هەمیشە ڕووداوەکان تیاندا زۆرترە و مەترسی زیاتر هەیە بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ ساڵانە بە نزیکەی لە هەرێمی کوردستان داتوانم بڵێم نزیک بە 10,000 کەس دەبنە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆدا بریندار دەبن وانی زەرروزیانێکی گیانی زۆر بە بەرهاوڵاتیان دەکەوێت بە نزیکەی بە هەر چوار پارێزگاکە کەسا پارێزگای هەڵبژەشی هاتۆتە سەر نزیک دەبێتەوە لە 1000 کەس کە لەوانەیە لە ساڵێک بۆ ساڵێکی کە کەمتر بێ خۆشبەختانە ئەم چەند ساڵەی ڕابردوو
ئاماری ڕووداوەکان تا ڕادەیە کەمی کردووە هەرچەنە باورودۆخ و خەیرانی ئابووری وای کردووە کە پلانی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا وەکو خۆی جێبەجێ نەکرێ و ئەرچی ئێمەی قورستر کردووە لەبەرەوەی کە قەیرانی موچە و قەیرانی دارایی ڕەنگە نەتوان ڕابێوەکو پێویست سزای شۆفێران بدرێت و پرۆژەکان و ڕێگاوبانەکان باشتر بکرێت ئەمە ڕەنگە کاریگەری هەبوو بێ لەسەر دروستبوون و زیادکردنی ڕووداوەکانچۆ بەڵام بە شێوەیەکی گشتی مەترسی هاتوچۆ بۆ باڵین بۆ سەر ژیانی هەمومانە پابندبوونمان بە یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ هەمومان دەپارێزێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەهمەن عەبدوڵڵا ئەفسەری لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ پێدانی ئەو ڕێنماییانە بۆ شۆفێران. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بە هیوایەوەی کە هەمیشە پارێزراو بن ئێمە هەمیشە خۆمانە پارێزین لە ڕووی تەندروستیەوە لەو ڤایرۆسێک کە ئێستا هەیە بەڵام لەگەڵەوەشدا لە بیرمان نەچێ مەترسیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ هیچیان کەمتر نییە لەو نەخۆشی یاخود ئەو ڤایرۆسانێک کە هەیە ئێستا و ئەبێتە هۆی لە ناوچوونی چەندین یاخود سەدان کەس لە جیهاندا بۆیە هەمیشە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ ئێمە دەپارێزێت و سەلامەتە بین. بابەتەکانی دیکەی ڕۆژ باش هەمیشە پڕزانیارین جگە لە تەوەری پرۆگرامەکە بابەتێکی دیکەمان هەیە کە لە شاری لۆگانی ئوسترالیا بۆ یەکەمین جار لە ڕێگەی پرۆژەیەکی پێشکەوت و جیاواز بڕیارە لە پاشەڕۆی مرۆڤ کارەبا بەرهەم بهێنرێت. ئەم پرۆژەیە بە مەبەستی کەمتر فڕێدانی گازی دوانە ئۆکسیدی کاربۆنە بۆ ناوژینگە و بڕیارە تا ساڵی 2022 جێبەجێ بکرێت. لە شاری لۆگان سنترالی ئوسترالیا بوو یەکەم جار لە ڕێگای بەکارهێنانی تەکنۆلۆژیا و زانستەوە لە پاشەڕۆی مرۆڤەکان دەست بە بەرهەمهێنانی وزەی کارەبا دەکرێت. ئێمە لە ڕێگەی چەندین ئامێری پێشکەوت و ناوازە پاشەڕۆی مرۆڤ لێرە بە 600 پلەی گەرمی دەتوێنینەوە و بە تاواتی خاوێنی دەکەینەوە. دەبێتە مادەیەکی جیاواز و نوێ و کاربۆنی کە بە ئاسانی کارەبای لێ بەرهەم دێت. ئەنجامدانیان پرۆژەیە بابڕی $9 ملیۆن سوود بە ئەنجومەنی شارەوانی شاری لۆگانی ئوسترالیا دەگەینێت چونکە چی دیکە ناچار نابن بۆ ڕێگریکردن لە پیسبوونی ژینگە پارە سەرخان بکەن و هاوکات ئەم پرۆژەیە ڕێگری لە فرێدانی 5,000 تۆن دوانە ئۆکسیدی کاربۆن دەکات بۆ ناو ژینگە. خەڵک پێشوازی لە پرۆژەی لەم جۆرە دەکەن بە تایبەتی گەنجەکان پێشوازی لە پرۆژەی لەم جۆرێ دەکەن. ئەوان پێیان خۆشە کە دەبینن ئێمە وەک لایەنی حکومی هەوڵی پاراستنی ژینگەکەمان دەدەین و لە ڕێگەیەکی گونجاو و کارەبا بەرهەم دێنین. کارگەیەکی گەورە لە شاری لۆگانی ئوسترالیا کە بەهاکەی دەکاتە $17 ملیۆن بە هاوکاری ئەندامانی ئەنجومەنی شارەوانی شاری لۆگان جێبەجێکردنی ئەم پلانیان گرتووەتە ئەستۆ و بڕیارە تا ساڵی 2022 تەواو بکرێت. دێنا فەرێقی کوردستان 24. 74 ساڵ بەسەر هاوسەرگیری نێوان شازادە فلیپ و شاژنە ئەلیزابێت بەریتانیا تێدەپەڕێت. شازادە فلیپ و شاژنە ئەلیزابێت لە ساڵی 1939 بۆ یەکەم جار بە یەکتر ئاشنا بوون و دواتر لە مانگی نیسانی ساڵی 1947 پێکەوە هاوسەرگیریان کرد و خاوەنی 4 منداڵن بە ناوەکانی چارلز، پرنسس ئەندرۆ، پرنسس ئەدوارد و پرنسس ئانێ. شاژنە ئەلیزابێت تاکە شاژنی بەتەمەنە لە جیهاندا کە بۆ ماوەیەکی زۆرە دەسەڵاتی فەرمانڕەوایی بەریتانیای لە ژێر دەستە و ئێستش ناوەکانینەوە بە دوایینەوە کە شازادن و پرەنسەکانی هاوسەرگیریان کردو و چەندین نەوەی دوای خۆی بینیوە و تا ئێستش بەردەوامە لە دەسەڵات و هەمیشە شاژنە ئەلیزابێت بەوە دەناسرێتەوە کە شیک پۆشە وەکو خانمێکی زۆر شیک دەرەکەوێت لە ڕووی جلوبەرگ و شێوازی نانخواردن و چەندین شێوازی جۆرا و جۆری تایبەت بە خۆی و کۆشکەکەشی هەیە کە هەمووی تەطبیق کردو بەسەر منداڵەکان و نەوەکانیشیدا کە لە ماوەی ڕابردوو دایکێک لە نەوەکانی کە خێزاندار بوو خێزانەکەی واتە بووکەکەی شاژن لەبەر ئەوەی کە یاساکانی ناوکۆشکی پێپەیڕەو نەئەکرا جێبەجێ ناکرا ناوچار لە کۆشک ڕۆشتۆتە دەرەوە ئێستا لە دووری ئەو کۆشکە ژیان بەڕێ دەکەن. ئەم بابەتە تایبەتە بە خانمان هەرچەندە پیاوانیش بە دەرنین لە ڕێکخستنی
قژیان یاخۆت گرنگیدان بە قژیان ئەویژەوەیە کە نابێت ڕۆژانە قژ بە شامپۆ بشۆردرێت زۆرنەوە کەسانێک کە ڕۆژانە قژیان بە شامپۆ شۆن بەڵام کەمیشن ئەوانی کە زانیاریان لەبارەی زیانی شوشتنی قژ بە شامپۆ هەیە ماڵپەڕی لێست بڵاوی کردوتەوە ئەگەری شوشتنی قژ بە شامپۆ بە شێوەیەکی ڕۆژانە چەندین مەترسی هەیە بە جۆرێک قشتن یاخود قژ وا دەرەخات تەنک بێتەوە و هەروەها دەبێتە هۆی لابردنی ڕەنگی قژ بە تایبەت بۆ کەسانەی کە ڕەنگی قژیان سروشتی خۆی نییە بۆیە بەکارهێنن پسپۆڕان ئامۆژگاری ئەو کەسانەکان لە هەفتەیەکدا تەنیا 2 جار قژیان بە شامپۆ بشۆن ئاماژە بەوەش دەکەن زۆرینەی شامپۆکان گۆگرداتیان تێدایە ئەوەش چەوری و شێداری قژ ناهێڵێت و برشنگداری ناهێڵێت بە تایبەت ئەگەر شامپۆیەک لە ڕووی تەندروستیەوە گونجاو نەبێت یاخود نەزانین بۆچ جۆرێکی قژ ئەبێت یاخود ئەو شامپۆی بگونجێنین لەگەڵ قژی خۆماندا. هونەرمەند ئەحمەد هەیاز دوای 29 ساڵ کلیپی بۆ یەکێک لە گۆرانیەکانی کرد. هونەرمەند ئەحمەد هەیاز گۆرانەیەکی بە ناوی خودا کە هۆنراوە و ئاوازی گۆرانەکەی هی و هونەرمەند خۆیەتی لەلایەن ستافێکی کاکەیی خۆبەخشانە کاری کلیپی گۆرانەکەیان کردووە. ئەحمەد هەیاز لە ساڵی 1967ەوە لەدایک بووە و تا ئێستا ڤیددیۆکلیپی بۆ 3 لە گۆرانەکانی کردووە. هەیاز لە ساڵی 1985ەوە دەستی بە کاری هوەری کردووە و زۆرینەی گۆرانیەکانی بە شێوازی لوڕی چڕیوە. وشقلبي قلوب وسان وباغم كشا وشعلة وشوق تشرم شو شبشك يا لا بزرنيا شو شبشك يا شكيا وزرنيا جامو بردا وخمه خدايا تاكاي سياب بوشي ويلو سرگردايا آخم كيشي خدايا تاكاي سياب بوشي ويلو سرگردايا آخم كيشي برجرك سوزيا بريدر وداي برجرك سوزيا بريدر وداي مولا مانايا يشي درويشي مولا مانايا يشي درويشي بە کۆتایی هاتنی ئەم میوزیک و گۆرانیە جوانە منیش دێمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بە هیوای تەندروستێکی باش و کاتێکی شار.